بەیانیتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن. بەیانی باش هەکار. بەیانی باش. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارانمان کۆمەڵایە بەرگە و بابەتی هەمەڕەنگ و سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون. هەڵبەت خۆی لە سەرجەم لایەنەکانی ژیانی ڕۆژانی ئێوەدا دەبینێتەوە بۆ هیوایم کە سوود بەخش بێت بۆتان و ئەم کاتژمێرەش لەگەڵ من و هەکار بمێنەوە تا بینەر و بیسەریە و بەرگە و بابەتانە بن. سڵاوتان لەبێ ئازیزان، خۆشحاڵم ئەمڕۆ جارێکی دیکە لەگەڵتانین بۆ هیواین هاوشێوەی بەیانیەکانی ڕابردوو کەشێکی جوانتان بۆ دروست بکەین بابەتی بە سوودمان بۆتان ئامادە کرد بێ بۆی لەگەڵمان بمێنەوە ناونیشانی بابەتەکانی ئەمڕۆتان پێ دەڵێین. بابەتەکانمان جیاوازە. لە شەقلاوە هاوڵاتیەک بنکەیەکی کەلەپوری لە گوندی قەسرۆکە دەکاتەوە دەڵێت ئامانجم پاراستنی کەلەپوری نیشتیمانەکەمە. بۆ سەردانیکردنی نەخۆشخانە و چوونە لای پزیشک بە مەبەستی نەخۆشببینینی پزیشکان ڕێنمایی تایبەتیان هەیە. لە سلێمانی کۆنسێرتێک بۆ هونەرمەندی ڕۆژهەڵاتی کەمال فەودەیی سازکراوە و چەندین گۆرانی و بەرهەمی هەورامی و لوڕی و سۆرانی پێشکەش کرد. هەموو ئەو میوە و سەوزە و بەرهەمە کشت و کاڵیانەی کە بە دەرمانی قڕکەر ڕەشێنراون بۆ خواردن شیاونین و ئەمڕۆ ڕێنمایی لەم بارەوە بڵاو دەکەین. لە شاری ڕایتلینگی ئەڵمانیا لەم وەرزی گەرما و هاوینەدا بەفر و تەرزە ئابارێت و شەقامەکاندا دەخرێت و بە شۆفەڵ بەفر و تەرزە ڕادەماڵن. ئینجاهاژە دەستپێکی بابەتەکەمان ئەو بابەتەیە کە کەسانێک هەنا خواستێکی تایبەت یان حەزێکی تایبەتیان بۆ بابەتێکی دیاریکراو هەیە، ینی بابەتێکیان هەیە زۆر بەلایەنەوە گرنگە، گرنگ نییە لەو ڕێگەیەوە پارە پەیدا بکەن یان نا، گرنگ ئەوەیە دەتوانن لەم ڕێگەیەوە دەرونیان ئاسوودە بن و لە خەیاڵی خۆشیان پێیان وایە سوودێک بە کۆمەلگا دەگەنن بێگومان هەر لە خەیاڵیوان ئەوان وانە بە واقعەکەش بە دروستی هەروایە. ڕاستە ئەوەش چێتە چوارچەوەی حەز و خولیاوە کە جیا لە پیشە بەشێک لە هاوڵاتیان سا حەز و خولیان بە کە لە یاخو بڵێن ئەو کەلوپەلانە هەیە کە لە مێشوو یاخود لە ڕابردوودا بەکار هاتووە بێگومان زۆر بابەتی جوانیشی تایە. هەروەکوم هاوڵاتی شارۆچکەی شەقلاوە کە ناوی موحسین قەسرۆکەیە، ئەو بنکەیەکی کەلەپوری لە گوندی قەسرۆکە کە لە نێوان باغ و باغاتەکەی خۆیەتی دروستی کردووە و سەرچەم ئەو کەلوپەلانەی لەو شارۆچکەیە هەیە، ینی لە دێر زمانیشەوە بەکار هاتووە و کۆی کردوتەوە. هەموو ئەو بابەتانە وەکو هاژە گوتی کۆی کردوونەتەوە و پاراستویەتی و داوا لە هاوڵاتیانی شارۆچکەی شەقلاوە دەکات هەر کەلوپەلێکی کەلەپوریان هەیە و کاری پێناکەن بیهێنن بۆ ئەم بنکە کەلەپوریا بۆ ئەوی بە پارێزراوی بمێنێتەوە. محسین قەسرۆکەیم میدیاکار و چالاکوانی بواری تەندروستی و ژینگەم لە ئێستادا سەرۆکی سنتەری ڕۆشنبیری شەقلاوەم هاوکات بەڕێوەبەری بنکەی کەلەپوری قەسرۆکەشم. ئەمە یەکەم شوێنی کەلتوریە لەسەر ئاستی قەزای شەقلاوە کە لە گوندێکە بێ لە گوندی قەسرۆکە. تایبەتە بە کار و چالاکی کەلتوری، فۆلکلۆری، ژینگەیی، حتا دیداری ئاینی، دیداری گەنجان، یعنی ئەو چاڵاشیانە هەمووی لێرە دەکرێت. بەڕاستی یەکەم جارە کە خەڵک دەبینی سەردانم دەکەن شتی قەدیم لە بۆ من دێنن بە هەدیە، خەڵک لە هەولێر هاتیە، خەڵک لە سلێمانی، لە دهۆک، حتا خەڵکی عەرەبیش هاتی، یعنی خەڵکی گەشتیاریش لە باوڵین فەیسبوک و لە قەناتەکان دیتیان کەناڵێکی کەلتوری هەیە نزیک شەقلاوە، یعنی بنکەیەکی کەلەپوریمانەیە، خەڵک دێ سەردانمانەکە چونکە ژینگەیەکی جوانیشمان دروست کردیە. لە زۆربەی دیدارەکان کە خۆشم بەڕاستی لەگەڵ گەنجان دانیشتم، لەگە پیاو ماخوڵان دانیشتم، سەردانی گوندەکانەکەم پێیان دەڵێم با دابوونەریتی کوردەواری پارێزین بە تایبەتی کەلوپەلی کۆن، یعنی ئەو کەلوپەلانی کۆنانە بەڕاستی بەکار هاتوون، یعنی مخابنە بەڕاستی لە ناو بچن بە تایبەتی خۆشناوەتی شوێنێکی زۆر دەوڵەمەندە لە ڕووی ئاسار، لە ڕووی ژینگە، لە ڕووی سروشت، لە ڕووی دابوونەریتی کوردەواری.
بەڕاستی زۆر خەڵکیم سوپاسیان دەکەم لێرەوە شتیان بە هەدیە لە بۆ هینایمە ئەگەر دوای تەماشا بکەن زۆربەی شتەکان لێرە بە دیاری لە بۆم هاتوون ئەو کەل و پەلانە هەموو یەبنم شتی قەدیمە ئەم بەرگەبالیفە تەمەنی 30 ساڵە ئاخر ئەو بەرگەبالیفە ئێستا کەس ناتوانین دروستی بکە 30 ساڵ بەر لە ئێستا دروستیان کردێ بەدەست لە بۆ داکەم بە هەدیاتێ داشم بە هەدیە پێشکەشی منی کردی ئێستا پاراستیتم لێرە ئەم سەبەتەیە کە کاتی خۆی با بڵێن لە شەوسەرەدا ئەندرا میوە و ئەو شتانیان داانە تەمەنی 45 ساڵە تقریبان ئافرەتێکی ئەم گوندەی شیناوە کە جیرانی مەیە بە هەدی لە بۆ هینام هەر ئەمە نمونەیانی شتی کە زۆر بەڕاستی بە قەدر و بە قیمەتمان هەیە خەڵک لە زیاتی ئەوەی فڕی بدا یان بەشتی هەرزان بیفرۆشێ ها خەڵکێکمان هەیە لە گوندەکان دەگەڕێن زۆر بە هەرزانی لە بەردەستیان دەردێنن نەخێر لای من زۆر بە قیمەتن ئەو شتانە زا پێم گوتینە بەهیمەت بی بە قیمەت بی ئەو شتانە لێتان وەرەگرم لایم زۆر بە قەدرە لایم دەپارێزرێ خەڵک وێنە قەدیمی هەیە تەمەنی 50 ساڵە لێرەی هەڵواسیوە یعنی وێنەکەوەندە لای پیرۆز بە بەڵام ئەم بنکەکە لە پوریش لاوی پیرۆزە هاتیە وێنەکەی خۆی یعنی باپیرە گەورەکەی خۆی لێرە بنکەی منی داناوە بەڕاستی هەر کەسێک لە ماڵەکەی خۆی ئەگەر شتێکی زۆر بسوشیش بێ شتێکی قەدیم بێ ینی تەمەنی با بڵێن 50 سال بەر لە ئێستا 30 سال بەر لە ئێستا و کۆنتریش ئەوە شوێنەکەمان دیارە بنکە کە لە پۆری قەسرۆکە لە نزیک شەقلاوەیە هەلە جیرانی با بڵێن تونێلی میراوە مەفرەقی مامەزەلکەینە پەیوەندیوان پێوە بکەن ئەمە خزمەتیانەکەی نەمە سەردانیانەکەی شتەکانیان لێوەردەگرن لێر دەیپارێزین لاوان و ئافرەتانی کوردستان لە منگۆلیا هاتوون بەشداریان لە کۆنفرانسی نێودەوڵەتی ئاسیا کردو و شاندی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و یەکێتی ئافرەتانی کوردستانیش بە نوێنەرایەتی لاوان و ئافرەتانی کوردستان بەشدارن لە شەشەمین کۆنفرانسی لاوانی پارتە سیاسیەکان و حوتەمین کۆنفرانسی ئافرەتانی پارتە سیاسیەکان لە کۆنفرانسی نێودەوڵەتی ئاسیا ICAPP. ئەم کۆنفرانسە کە لە مەنگۆلیا بە بەشداری نوێنەرانی 28 پارتی سیاسی لە 21 وڵات بەڕێوە دەچێت کۆنفرانسەکە بە ناونیشانی بەشداریکردنی گەنجان لە دیالۆگی کۆمەڵایەتی بۆ پێشکەوتنی کۆمەڵایەتی و ئابووری دوای پەتای کۆرۆنایە کە لەبەر پەتای کۆرۆنا دوو جار کۆنفرانسەکە بەڕێوە نەچوو هەڵوەشایەوە ئێستا ئامانج لە کۆنفرانسەکە بەهێزکردنی ڕۆڵی گەنجانە و پشتیوانیکردنی سەرکردایەتی ژنانە کۆنفرانسەکە بە ناونیشانی بەشداریکردنی گەنجان لە دیالۆگی کۆمەلگا بە پێشخستنی کۆمەلگە و ئابووری دوای کۆرۆنا بوو چونکە کۆنفرانسەکە دوو جار بەهۆی کۆرۆناوە دواخرا و ئەنجام نەدرا. هەکار هەندێک جار بەروبوومی کشتتوکاڵی کە ئێمە میوەیەک سەوزەیەک یێتە بەردەستمان حازر و جوان و ئامادەی خۆین یەکسەر بەڵام نازانرێ بە چەند قۆناغ و چەند ئەرک و ماندووبوون و پرۆسەی زۆر دوور و درێژە تێپەڕیوە و ئێستاش کە کاتێک ئەم بەرهەمانە زیاد بووە پێویستی بەوەیە کە موادی کیمیایی بەسەرا بکرێ یاخۆت قڕکەر بۆی مێرو لێنەیە بەڵام ئەمانەش بۆ خۆی زیانی هەیە بێگومان تایبەت لەو شوێنانەی کە بەروبوومی کشتتوکاڵی تێدا دەڕوێت ینی هەمووان دەزانین زۆرترین مێرولە و ئەو بوونەوەرە وردانە هەموو لە دەوروبەری لەم شوێنانە زۆرن زۆرێک لە خەڵکەکە وەکو هاژە گوتی دەرمانی قڕکەر بەکاردێنن ئەم دەرمانە قڕکەرە نازاندرێ ئایا زیانەکانی چێ لە ڕووی تەندروستیەوە بۆیە دەمانەوێت زیانەکانی زۆر بەڕوونی بە ئێوە بڵین کە بەکارهێنانی دەرمانە قڕکەرەکان باشە یان خراپە گوێ لە هاوکارمان دکتۆر هەڵوێست دەکرێت. سڵاوتان لێبێ من دکتۆر هەڵوێست. دەرمانە قڕکەرەکان سەوزی بڕەکان و دەرمانی گەشەی بەرهەمە ڕووەکیەکان ڕاستە بۆ جوتیاران نیعمەتەوە بژارکردنیان لە کۆڵ دەکاتەوە و بەروبوومەکانیان لە مێرووەکان دەپارێزێت بەڵام ئەی بۆ ئێمە چۆنە چی لە تەندروستیمان دەکات مادە قڕکەرەکان تەنها مێرووەکان ناکوژن بەڵکو ئەو باڵندە و قڕکەرە سروشتیانش دەکوژن کە کاریان خواردنی ئەو مێروانەیە ئەمە جگەلەوەی جوتیارەکان و ئەو کەسانشی کە لە بەرهەمەکە دەخۆن مەترسیان لەسەر جوتیارەکە بەهۆیەوەی کە لە کاتی دەرمانکردندا دەرمانەکە هەڵدەمژێت و دەرمانەکەی بەردەکەوێت ئەگەری نەخۆشکەوتنی هەیە ئێمەش کە لە بەرهەمەکە دەخۆین
ئەگەری ئەوە هەیە کە کاریگەری لە سەرمان هەبێت بۆ پێی هەندێک لەو مادە قڕکەرانە بە تایبەتەوانی لە پێکاتەکەیاندا DDT هەیە کە مادەیە کە تێکەڵاوی ڕوەکەکە دەبێت توانای ئەوەی هەیە لە جستەی ئێمەدا بمێنێتەوە و تووشی نەخۆشی درێژخایانمان بکات. ئەو جوتیارانەی بەروبوومیان هەیە و دەرمانی دەکەن دوو جۆر مەترسیان لەسەر مەترسی کورتخایان و مەترسی درێژخایان. مەترسیە کورتخایانەکان وەک گێژبوون و سەرئێشە و سوربوونەوە و حەساسیەتی پێستیان. ئەمانش کاتێک ڕوودەدەن کە کەسەکە خۆی ناپارێزێت و دەرمانەکەی بەردەکەوێت یان هەڵی دەمشێت. بەڵام ئەوەی باشە ئەمانە کاتین و تێدەپڕ. مەترسیە درێژخایانەکان کێشێ. مەترسیە درێژخایانەکان و کەسانە دەگرێتەوە کە ساڵانێکی دوور و درێژ بە بەردەوامی دەرمانی قڕکەریان بەکارهێناوە و بەرکەوتنیان هەبووە لەگەڵ دەرمانەکەدا. ئەم کەسانە گەری توشببوونیان بە شێرپەنجە و کێشەی سیستەمی دەماری هەیە وەک دابەزینی ئاستی ژیریان لە بیرچوونەوەوە توشببوونیان بە نەخۆشی پارکنسن کە بەهۆیەوە کەسەکە بە باشی ئیتر ناتوانێت بجۆڵێت و ناشتوانێت هاوسەنگی جستەی خۆی ڕابگرێت. ئەمە قڕکەرەکان. دەرمانی سەوزیبڕی شەرکێشی تەندروستی لێ دەکەوێتەوە بە تایبەتیش ئەم قسەیەم بۆ کەسانەیە کە بەکاری دێنن بۆ بنەبڕکردنی گژوگیا و بژای ناو زەویەکانیان و بە بەردەوامی ئەم سەوزیبڕانە بەکاردێنن. ئەم دەرمانانە دوو کاریگەری ترسناکیان لێبیندراوە. یەکەم دەرکەوتووە کە دەرمانی سەوزیبڕ توانای ئەوەی هەیە هۆرمۆنەکانی جستەمان تێک بدات بەسەر یەکدا و وا بکات کە هۆرمۆنێکمان زیاتر دەربدرێت و هۆرمۆنێکی ترمان کەمتر. کاریگەری دووەمی ئەم سەوزیبڕانە لەسەر سیەکانە چونکە ئەو کەسانی دەرمانی سەوزیبڕ بەکاردێنن و بۆ ماوەیەکی دوور و درێژ بەکاری دێنن مەجای تێدا نیە بە هەر شێوێک بوو بێت دەرمانەکە لەگەڵ هەوادا هەڵدەمژن و ئەمەش کێشەی سیەکانیان بۆ دروست دەکات. مەرج نییە هەموو جارێک بە بەرکەوتنی ڕاستەوخۆمان بە دەرمانەکەیان بە خواردنی ڕاستەوخۆی بەرهەمە دەرمانکراوەکان تووشی نەخۆشی ببین. بەڵکو دەکرێت کەسێک کە نە لە بەروبوومەکەی خواردووە و نە نزیکی دەرمانەکەش بووەتەوە پێی نەخۆش بکەوێت. چۆن؟ بەشێک لەو دەرمانانەی لە ڕێی خاک و ئاوەوە دەدرێت بە ڕووەکەکان وەک دەرمانی گەشە ئەگەری تێکەڵبوونی لەگەڵ ئاوی ژێر زەویدا هەیە و ئەمەش دەکرێت منداڵێک لەو سەری شار کە هیچ پەیوەندیەکی بە دەرمان و کێڵگەکەەوە نییە لە ڕێی ئەو ئاوەوە کە دەرمانەکەی تێکەڵ بۆ تووشی نەخۆشی خوێن بوو و شینبوونەوەی جەستەی ببێت. ڕێگە چارە هەرەمەیە. جوتیارەکان با لە کاتی دەرمانکردندا زۆر باش خۆیان بپارێزن و دەمامک و بەدلەی تایبەت لەبەر بکەن. ئەو دەرمانانە بکڕن کە ڕێگە پێدراون و ژەهراوینێ. دەرمانی ناپێویست بە هەڕەمەکی بە هیچ شێوەیەک بەکارنێنن. لەبری دەرمانی گەشە پەین و بابەتە سروشتیەکانی دیکە بەکاربهێن بۆ بەرهەمەکانیان کە سەوزیبڕ دەکەن با دەرمانێک بەکاربێنن کە تەنها ئەو گژوگیایی لی بێزارن و کێشەی بۆ دروستکردن لە ناوی ببات نەک سەوزیبڕەکە هەموو جۆرە گیایەک لەو ناوەدا لە ناو بەرێت. هەروە بە ئەو گەنم و دانەوێڵانە بچێنن کە جۆرەکەیان تایبەتە و زووتر پێدەگەن و بە کەشی وڵاتەکەمان دەشێن نەک بە زەبری دەرمان گەورەیان بکەن و دواتر درێنەکردنیشیان دوا بخەن و دەرمانی قڕکردنیان بۆ بەکاربێن. بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ هەموو زۆربەی بابەتەکانمان ئێمە گرنگی بە وەکووتمان هەموو لایەنەکانی ژیانی ڕۆژانەی ئێوە دەدەین بەڵام لە نێویاندا بابەتە تەندروستیەکان بۆ ئێمە لە هەرە گرنگترینەکانن تا ئاگدارتان کەینەوە لە تەندروستێکی باشتان بۆیە بەردەوام میوانداری کەسانی پسپۆڕ و دکتۆری شارەزار لە بوارێکی تایبەت داکەین تا بتوانین ڕێنمایی زۆر ورد و گرنگیش لە دکتۆر یاخود لەو پسپۆڕانە وەربگرین. وەتەوەری ئەم ڕۆی پرۆگرامەکەشمان باسکردنە بێت لەوەی کە ئایا پەیوەندی نێوان نەخۆش و دکتۆر چۆنە کاتێ نەخۆشە بێت چیتە لای دکتۆرێک پێویستە کات چۆن بابەتەکەی خۆتی تێبگەینی و دکتۆریش چۆن هاوڕێ و هاوکارت بێت لە هەمان کاردا. بەڵێ ئەوەی هاژە گوتی زۆر دروستە ینی بابەتێکی ڕۆتینی ڕۆژانە هەیە هەمومان مامەڵەمان لەگەڵ پزیشکە بە ڕێزەکان هەیە دەڕۆینە لای پزیشکەکان هەر کێشێکی تەندروستیمان هەیە دەمانەوێت زۆر بەڕوونی تێی بگەینین و خوازیاریشین پزیشکەکە بە ئاسانترین ڕێگا بە ڕەچاوگرتنی لایەنی دەرونی ئێمە چارەسەری گونجامان بۆ بدۆزێتەوە لەسەرم بابەتە دەوەستین میوانمان دکتۆر ئامانجوەفای ڕەشیدە کە وتەبێژی لقی هەولێری سندیکای پزیشکان و پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتیە
دکتۆر ئامان زۆر بەخێر بێ و بەیانیت باش بێ. بەخێراتی دکتۆر. زۆر سپاس هات وەکو باسم کرد پەیوەندێکی ڕۆتینی ڕۆژانە هەیە لە نێوان پزیشک و لەگەڵ نەخۆشدا. زۆر جاران نەخۆش دێ بە شڵەژاوی دێتە لای پزیشک. ینی هەست دەکات چەند ڕۆژێکە سترێسە کێشێکی تەندروستی هەیە چۆن پزیشک بتوانێت لایەنی دەرونی نەخۆش ڕاچاو بکە بۆ چارەسەرێکی گونجایی بۆ بدوت مامەڵە دروستەکە چۆنە؟ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەم بیرانی خۆشەویست بابەتی نەخۆش پزیشکەوە بابەتێکی زۆر گرنگە کە پێی دەوترێ ڕادەوەستێ لەسەر ئاوەتە کە پێی دەوترێتن متمانە گرنگترین خاڵ لە ئەمە کە ڕەچاوی دەکەن لە نێوان ئێمە و نەخۆش متمانەیە نەخۆش بە شێوازی گشتی دەبێت بە دوو بەشەوە بەشێکەمیان واتە نەخۆ حالەتە کتوپڕەکان کە ڕووداوەکە نەخۆشەکی بابرە کتوپڕە کە پێی دەوترێتن ئیمەرجسی کیسز ئەوە بەشەچانە بەشی دوێمان پێ دەوترێت حالەتە ساردەکان واتە نەخۆش کێشەیەکی هەیە ئاساییە توانی زۆر بە شێوازەکی ینی مابل ئاسایی و مامەڵە لەگە نەخۆشەکە دەکرێتن ئەی کە من دەبینیم لە کۆمەلگای ئێمە بە شێوازەکی گشتی زۆر جار کێشەکان و ناخۆشیەکان نەک نەخۆشەکان ناخۆشەکان کە ڕوودەدا و کە دەبتە هۆی ئەوەی کە لێک تێنەگەیشتن و ئەوە کێشە دروست دەبێتن لە نێوان پزیشک و نەخۆش نییە لە نێوان پزیشک و کە سوکاری نەخۆشەکەی زۆر جار دەبینی نەخۆشێک دێتە لای پزیشکەکە باشە ئەگەر هەرچی بێتن وەکو باڵ باز دەکرێت ئەگەر هەرچی زەبارڕوتێک بێتن نەخۆش ئەو کەسەیە کە پێویستی پێەیە هەم پزیشکەکە و هەم کە سوکارەکە یارمەتی بدرێت زیاتر لە کەسێک چەند کەسێک بە شێوازەکی بابرێن ینی دێنە لای پزیشکەکە ڕەچاوکردنی بابەتەکە دائیمەن بۆ شێوازەیە کە پزیشکەکە بە نەخۆشەکە دەرێتن فەرم و بەڕێزم وەرە لێرە دانیشە کێشەکە چییە بابەتەکە چییە نەخۆشەکە چییە و بە شێوازێکی ئاسایی و مامەڵەیەش تەندروست بتوانێتن نەخۆشەکە مامەڵە بکە لەوانەیە یەکسەر پرسیارە لە مێشک دروست دەبێتن دەرێ باشە تۆر لە نەخۆشخانە گشتەکان یاخود لە ڕاوێژکاریەکان یاخود لەو جێگانە هەمان شێوازە من وەڵام دەدەم نەخێر لەوانەیە لە دڵی خەڵکی قسە لە دڵی زەرابش دەم نەخێر لەبەرەوەی ژمارەی ئەو نەخۆشانێک کە سەردانی نەخۆشخانە گشتەکان دەکەن زۆر زیاتر لەوەی کە تو بتوانی بیان بینی بۆ شێوازە ئاساییە یەکسەر با بڵێن زۆر لە سوشال میدیا و خەڵکەوانە دەرن ئێوارە کە دەچێ عیادەی زمانی گوڵ دەست پێ دەکات پزیشکەکە دی ئاو دەداتەوە خۆی مەفروضە مامەڵەکە وابیتن چ لە حکومی بیت چ لە بابرێن لە تایبەتەکە بیت بەڵام نەوە نابیت بابرێن خۆم دوونێ کە شەخص لە نەخۆشخانەی هەولێری فێرکاری زیاتر لە چل نەخۆش بینرایە لە نێوان لە 4 ساعت ئایا ینی ئەوە خۆی تەواوە ئەو شێوازە ڕاستە من وەڵام دەمە خۆم دەرم نەخێرەوە ڕاست دێت چل نەخۆش پێکەوە بین ئەوە خاڵە خاڵە دوێمیان کێشەی وا نەما واستەمانەیە کەسێک بناسب زوو خۆم بگەین بەژۆر زوو بگەمە لای تۆرەکە ئەوە خاڵەچانە خاڵی ئەوە یانە سەبرگرتن نییە نهائیە ئەو گلێ زۆر جار دەکرێت پزیشکێک سێ نەخۆش پێکەوە دەم ئەوە لەو ئێستا زۆر کەم بووە لە نەخۆشخانە بابرێن لە عیادە تایبەتەکان هەیە بەڵام زۆر کەم بووە بەو یاسایانەیە کە ئێستا بابرێن بەرقەرار و کار لەسەر دەکەین بەڵام چا کەس بەخۆی دێتە ژۆرە من هەر خۆشم دوو نەخۆش گوتم بابا دەتەوێت وەسە ئەو بزانێت توستەیە ئەو تووشەوە بزانێت چکەتەیە و هەمان و بابرێن بەعکسەکەیەوە ئەوە ئەسراری نەخۆشە بەس 5 دقات لە دەرە چاوەڕێک ئەمە هاتینە نەخۆش ببینی نهاتینە بابرێن شەکە لە کۆڵ هەمام بکەین هاتینە نەخۆش ببین ئەوی کە هەیە بیکەین خاڕشکە کە متمانەی کەم کردەوە بابرێن لە نەخۆشخانە گشتەکان تەوا باز دەکەم ئەمە حەزم دەکە بێ مەسەر ئەو بابەتە بەڵام ئەوە شێوازە گشتەکەی باز دەکەم وەڵام پێمان خۆشەمووی باسکەی ئەوە کە هەیە مەقسەدم چییە مەقسەدمەوە دەمیست بابرێن باس متمانەکە بکەم دوا بێ مەسەر بابەتەکەی ئەوی کە هەیە دەبینی تهدیدکردنی ژمارەکانە مانای چییە یعنی ئەو نەخۆشە ئەمن بابن تەنها دوو پزیشک دانیشتیا نەشتەرگەری گشتی تەنها 8 سۆنەری هەیە کە زەد زۆر باسکرایە بابەتە بەڵام دەگەڕێمەوە ئەوانە یاخود بابرێن ڕێژەی فەحسەکان محدودە و ڕێژەی دەرمانەکە محدودە هەموو ئەوانە پێکەوە کۆی وێ کردیا نەخۆشەکە متمانەی کەم بیتەوە یاخود کەس سوکاری نەخۆشەکە متمانەی کەم بیتەوە ئەوە حاڵەتە چیانە حاڵەتی دوێمان کردو کە دێ ئەهلی یاخود دێ تایبەت بزانم لە هەموو دنیا ئەگەر تەماشا بکەی ئەو شوێنەی کە پێی دەوتێت تایبەت ئەکەیت فەرقی لەوەرە تو لە هەموو شوێنەکان دەی بابرێن لەسەر جیرفانی خۆت ئیشەکان دەکەیت دەرمانە چ فەحوساتە چ شتەکانت کەیە ئەوە بەشە چیانە بەشێک بابرێن کۆی پرۆسەکەی کە بەشە چیانە پێی دەوتێتن متمانەی نێوان پزیشک و نەخۆش متمانەش کەیە کە ئەوە زۆر جار ئەمە لەسەوەی توش کێشە دەبین کە سوکاری نەخۆش دەگەر بەسەرەندا دائیمەن ئەمن زۆر جار قسە دەکەم سەرش دەکەمەوە بۆ نمونە ئێستا من ئەمن بەش کەسەکەم پزیشکم ناکرێ ئەمن بێم تەفسیری بابەتی عسکەری بکەم بێمە لە بەرنامەکەی جەنابدانشم بڵێم وڵای دەبا پێشمەرگە بابرێن ئەوەن دەلیوایە هەبا یاخود بابلێن دەبا حاکم ئەو قرارە دابا ئەو قرارەی دابا یاخود بڵێن ماسەر بڵێن فلان شت یان لە بابەتی زراعە
ئەویان بکرد ئەوە ئیشی من نییە اختصاسی منی ئەمە چێشێمە لەو کۆمەلگایە 2000 ئەوەیە یعنی بابن نەخۆشەکە دێتن هەموو نەخۆشەکانی خۆی بە فلان نەخۆشەکە مقارنە دەکە باشە تۆ دلۆ لە فلان جێوایان لە فلان کەسی کرد خۆز گەشتەکە بزانی ئەگە بزانانی کێشەمان نییە ئەمە زۆر تەبێ ئێدادرشین مناقەشەی دەکەین لەگەری هەموو نەشتەرگەریەک هەموو نەخۆش ئەنجام دەبی لە بۆ نەخۆشی بکرێتەوە نابێت بە نەخۆشەکە برێت و عملاتیوت پێویستە بڕۆ بە خێرچی ئەوە لەوانەیە نەخۆشەکە پێ رازی نەبێتن بەڵام کۆلۆ شەهادەکە دائما ئەو حاڵەتەکانی یەکدری مقارنە دەکاتن یعنی بابن فلان کەس چووە فلان جێگە یان مقارنە کردی وڵاتی خۆمان لەگە وڵاتە چتر مەسەر وەکو تورکیا وەکو ئەڵمانیا وەکو مەسەرن هند وڵاتە چی ئێستا بابرێن بەناوبانگە لە ڕووی ترینینگ و لە ڕووی نەخۆشەکانەوە ئەوانە دائما ئەو مقارنەکردنەیە مقارنەکردنەکەشی بەو شێوازەیە ینی بابرێن لۆ لەوێ دەکرێت لۆ لە وڵاتەکەی خۆمان باشە دکتۆر زۆر جار نەخۆشێک تووشی حاڵەتێکی کتوپ ڕەبێت ئەچێتە نەخۆشخانە جا ئەگەر عیادە بێت یاخود نەخۆشخانێکی گشتی بێت کۆمەڵی کە سوکاری لەگەڵە چن لە بەرەوەی حاڵەتەکەی زۆر کتوپ ڕە مەترسیدارە ئەمە لەم کاتەیە پێویستی بەچێ بێت زۆر جاریش با ئەوە ببینین ڕاستە خەڵکێکی زۆر شڵەژاویان لا دروستە بێت لە بەرەوەی حاڵەتێکی عاتفی زۆر قورسیان بۆ دروستە بێت لەم کاتەیە بینی ومانە کاردانەوەی کارمەندانی نەخۆشخانە یاخود دکتۆرەکە بە شێوەیەکی توندا یاخود ڕقە لەگەڵ ئەو کە سوکارەی پێچێت ئەوان لە حاڵەتێکی وایە بن کە دڵیان گەرما ناتوانن بەرگێ و دۆخە بگرن ئەمە هۆکار چییە کە تاسە بەردەوامە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە تەواوە بەڵێ بابەتەکە سیارەکەەوە بزانام گەڕینەوە سە بەشە چی قسەکانی من لە پێشتر زانی ئەمە بێن ئەگە بابێ مقارنە بکەین باشتر وایە دێ مقارنە وڵاتی خۆمان بکەین لەگە وڵاتەشتکە وڵاتی ما لە سیستەمێکدا هەیە خۆی سیستەم نییە لە وڵاتی پێ دەێتن کەرتە دروستی ئەو کەرتە دروستیە کەرتە چی کۆنا ئەمە ینی لەسەر قسەکە بابەتەکە خۆی بگاتەوە هاوڵاتی لەسەر نظامە سیستەمەی بەرتانیا دروست بووە کە لەوانەیە لەو کاتە ساڵی هەفتاکە تا دەگاتەوە ڕۆتەکان نزیک زیاتر لە 50 ساڵ لەوانەیە دەیان گۆڕانکاری بە سیستەمی بەرتانیا داهاتن بەڵام وڵاتی مەرۆک خۆیتی لەگەر ئەوەی کەوا ئەمە زۆر گلەیمان لەسەر ئەوەی هەیە کەرتەکە هەیە خۆمانەوە کە پزیشکان بەڵام لەگەر ئەوەش خزمەتێک هەر دەکات لەوانەیە کەسێکی وەکو من بەس دەمێ دوای دەمەستە پرسیارەکە دەراوت کەسێکی وەکو من لە بانگێک مانکە بۆ نارم هەموو بانک لەوانەیە زیاتر لە 25 نەشتەرگەریم ئەنجام دابێت لە نێوان 20 تا 30 نەشتەرگەریم ئەنجام دابێت لە نەخۆشخانەی فریاکەوتن نەخۆشخانە گشتێکە کە بە خۆمان بازەکەن دەرنەگەر ئەو هەموو کەم و کوڕێ بەڵام ئەو ڕقەمەشمان ئەنجامدا دێنە سەر بابەتەکەیت کرد زای بابەت چێشێمە لە ناو کۆمەڵگایەکەمەتی ئەوی کە من دەبینم زۆر جار کە بەخۆم پزیشک نازانم لۆ ینی پزیشک وا دانرایەکەەوە هەموو شتەکە لە ناو کەرتە دروستی خۆوان نییە پزیشک تێدا بەشەکە جزئەکە لە ناو کەرتە دروستی با من ئەوە قسەکە بکەم لە ئێستعلامات ڕادێ لەسەر پزیشک حساب دەکەم دەرمان لەسەر پزیشک حساب دەکەم مختبەر لەسەر پزیشک حساب دەکەن لە نەخۆشخانە گشتی باز دەکەم ئەشعای تەواو نییە ێ باشە ئەمن شتێک باز بکەم ینی احتیاطی وانە بگاتە بەس جەگەوەک خۆی وەختێک نەخۆشخانەی ڕۆژهەڵات فریاکەوتن ڕۆژهەڵات تعمیر دەکرا هاتە ڕۆژاوەکەم بخۆم لەوێ خەفارەی من لێن دەرێ لەو نەخۆشخانەیە ماگان لە نێوان دوو هەتا سێ خەفارەتەیە لە دوی بابرە پێ دەوتە فێرست کۆڵ لە یەکی سێکەند کۆڵ واتە ینی پزیشکی ڕقم یەک پزیشکی ڕقم دوو و بەعکسەوە بۆ شێوازێ تەمام دیتە شادەکەی کەم و کوڕی لە کارەکان هەیە لە ئیشەکەی هەیە باشە ئەمەزان بمچێ ئەشعای ئێستا ئیش ناکاتن لە نەخۆشخانەی ئێستا حالێ نەخۆشە ئیش ناکاتن کە پێ دەوتن کۆنتڕاستە بامەس جەگە خۆی بگات ئەو سەبەبەکە چێ پاک بینێن لە عملە دەرە پاکمان نییە ئەو مێزە بڵند کە ئیش دەکەین چکەوە دەرە مێزەکە ئیش ناکات ئەو لاتە سەرنەوەتان دەرێەوە ئەمە هەیە واقع بەڵێ واقعەوە خۆ ناکری ئەم بێمە دەرە بێم کۆنگرس ڕۆژنامەکەم برێم ئەو واقع حال لا نەخۆشخانە ڕۆژاوە ئێستا ناهەوە باز ئێستا ناکە پێشترە باز دەکەم بابرە پێش تقریباً ساڵێک هەژمان ئێستا زۆری شتەکان چارەسەر کرایە بە شێوازێک لە شێوازەکان زۆری چارەسەر بەڵام هەر ئەشعە نییە بەڵام هەر فحوساتە پێویستەکە نییە بزانە ئەم شتە کردووە باز دەکەم ئەوە گرنگترین شتە ئەو لە کتاب نووسرا لە حالەتی کتوبەرکە خاوتو باز دەکاتن دەرێت هەندێک لە نەخۆشەکان تووشێشە زۆر گەورە دەبن لە کات ترانسپۆرتیشن واتە لە کاتی گواستنەوەیان ێ باشم پێویستم بە ئەشعاچم لەوە ئەو نەخۆشیە بگرم کە پێی دەێتن سیت سکان واتە ئەشعای مەفراس ئێ لە نەخۆش ئەوت کۆنتراست کە پێی دەێتن بە سوبغا بە مادەکە کە دەیدرێتە دەرزیەکەم ئێ نییە لە نەخۆشان ڕۆژاوانی ئەم چی بکەم یانی باشە دکتۆر لەو کاتەیە خۆتۆ ناکرێت بە نەخۆش بڵێ من چی بکەم وایە بۆ لە بەرەوەی چاوێکی لەسەر تۆیە کەواتە چۆن بۆی کۆنتترۆڵەکەی چۆن پێی ئەڵیکە ئەنی وای لەیەکی هێوری کەیتەوە هەتا بیری ئازارەکەی خۆی نەکە ئەو ئازاری هەیەی و ئەوشی بێتە سەر ئەوەندەی تر لایانی دەرونیەکەشی کار بکاتە سەر نەخۆشەکەی لایەن دەرونەکەیتان بۆ نەفەسە لەگە نەخۆشە قسە ناکەی بێ ئەوە هەیە ئەوە نییە ئەوانە نا بەڵام پێی دەرێ ئەوە ئەشعاچی بلەوەنمان پێویستە زۆر جار هەیە حاڵتێ چەند دەگەڕێەوە پشتەوە دەڵێ ناتوانانی بڕیار دێنەمە لەوە نەشتەرگەرەکەیت و هەتا ئەو ئەشعە ملەوەنەی ئەنجام نەدێن
واستر وای بچی مثلا او دێتە سەر چۆیسەکان پاشترێ ئەو متمانەکەیە دەرێ ئەو یەکسەر دەپرسێ ئەشعکە چێ دەرێ بە کەیفی خۆت لە چێن دەرە دەیگری بیگراوە فلان نەخۆشە فلان نەخۆش ئەوانە هەموو هەیتیان ئەو یەکسەر مێچەوەی دەڕوا دەرێ دیارە ئەو تۆر لەگەر ئەو جێگایە شریکە لێ دەمێت ئەو جێگا ئەخەدەبی قسەکە خۆی بەسرێ خۆی بگە دیارە تۆرەکە لەگەر بابە بە کەیفی خۆت یەک دوو سێ ئەو متمانەی کە نەبوو متمانە کە نەتبوو ئەتۆ تاس بێ قسەی لە بە بکەی ئەو چ شێمانە ئەمە بەشێک لەو با بڵێن هەندێک کەم و کوڕی کە هەبوو بەڵام بابەتێکی دیکەی هەندێک جار ڕەنگە پێیوەست بێ بە پزیشک ینی سەرتاش باست کرد خۆت بە خێرای لەسەری تێپەڕی بابەتی زۆربینینی نەخۆش ینی پزیشکەیە لە عیادە تایبەتەکەی خۆی کە 6 کاتژمێر با بڵێن کار دەکات 3 بۆ 9 هەندێک بەپێی کاتی جیاواز هەر کەسە بە نمونە من ئەو 6 کاتژمێرە وەردەگرم ینی لەم ماوەیە سی نەخۆش دەبین بیست نەخۆش دەبین ینی یەکی چەند خولێک دەداتە نەخۆشەکان ئایا پێویستن پزیشک چەند کات تەرخان بکە بۆ یەک نەخۆش تاوانەوە بەپێی یاسایەکەمە هەمانە پێشتر سەری کارمان کردیە پزیشک ناوی لە سی نەخۆشداتر بین لە نۆرینگەکەی خۆی ئەگەر ئێستا هەبا من باسی ئێستا دەکەم پێشتر 100 شە بووە پزیشکەوە 100 نەخۆشی دیتە دێمە سەر وەڵامی کرد بەڵام ئێستا گەتەوە شا بکەی ئەوکە من دەبینم لە 100 نەمایە 50 نەخۆشی بینی کەم بووە لەبەرەوە بە حکومێکە پزیشک زۆر زیاتری کردێ لە حەدی خۆی کاتی تەرخانکرا و دەبتە دوسێ بەشە بەشەکەوێت کە توێکەم زار نەخۆشەکەت دەبینی لە نێوان 5 دقیقە تا 6 دقیقە بەش لێمەژەوەیەک ئەو کاتی بابرێ پشکنەکان لەبەر نەخۆشەکەت دەنێری دەگەڕێتەوە 5 دقیقە لە 6 دقیقە نەخۆشەکە دەبینی و ئەوی کە من دیتم کە بەخۆم بابرێن دەبینم لەوانەیە حەقی تاو نەخۆشکەوەر نەگرت لە لای هەندێک پزیشک بەڵام لە عین وەخت ئەگە ئەو پزیشکانەکە نەخۆشیان زۆرە لە سەعات 2 دامدا تا سەعات 10 شەو یا تا 11 شەو ئەوە خاڵەکیان وەرە ئەمنەوە تو ئەمنەوە کە پزیشک دانامێت تۆ ڕۆژ دامەنووس سەردانش مەدانی دەکەین لە بۆ لای ئەو پزیشکانێک کە نەخۆشیان زۆرە لە سی زیاتریانەیە تەماشای زەدورەکانیان دەکەین یعنی زۆر بیان نارم هەموو چکە بێ هەموو ینی بابەتەکەمان کۆتای بەدە بەڵام دەرم زۆر بیان وەرە بزانە ئەو سێکە دادنێ ئەو دایدنیان داینانێت بەڵام بزان چەندی واستەیە چەندی خزم و برادرە دەکری ئەمن کەسەچ بابرێن لە کۆمەلگایەکە ینی کەسە نزیکان خەبەر داتبرێ ئەو نەخۆشە دێتەلات بێ وەری ناگرم نایبینم ئەمە چێشمان هەیە ینی بەو ستەمەنیە ئەوی کە تو بابرێن ینی لە خارج خۆت چاوەڕاین دەکەی کە هەبی بەو ستەمەنیە سی نەخۆش دەبێتن دەشی دەبتەوە زۆر باش دکتۆر ئامانج بەفای وتەبێژی لەقی هەولێری سندیکای پزیشکان و پسپۆری نەشتەرگەری گشتی زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانیە لەگەڵمان بووی سپاس دکتۆر بە خێراتی دووبارە لە بابەتە تەندروستێکەوە بینەوە ناو هونەر و میوزیک سنتەری گروپی لۆر لە چوارچەوەی کارە کەلتوری و هونەریەکانی کۆنسەرتێکی بۆ گۆرانی بێژی ناوداری ڕۆژهەڵاتی کوردستان کەمال فەودەی لە شاری سلێمانی ساز کرد. گروپی لۆر یەکێکە لەم گروپە هونەریانەی گرنگی بە گۆرانی ڕەسەنی کوردی دەدات و کۆنسەرتێکی ساز کرد و خەڵکێکی زۆریش ئامادە بوو. بەڕاستی زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ هاتوومەتە باشوور شاری سلێمانی لەم کۆنسەرتی گەندانەوە بووم زەحمەتیان کێشاوە چەند گۆرانی کەس کە پێشەکشانیەم گۆرانیەکانم بڕێ هەورامی و بڕێ فولکلۆرە و بڕێکی چین خۆما کە پێشکەشانە. بەستمانەکان لەسەر ڕەسەنایەتی لەسەر مۆزیکی ڕەسەن لەسەر دەنگی ڕەسەن لەسەر کەلتوری ڕەسەنی نەتەوەی کورد بکەین ئەمە شێکێکە لەو گۆرانی بێژانەی کە کەمترین کاری لەسەر کراوە خاوەنی دەنگێکی نەمر و دەنگێکی ڕەسەنە.
ئامانجی سەرەکیمانە کە لەسەر پێکاتەی لور کار بکەین لەگەڵ ئەوەش ئێمە لەگەڵ کەلهوڕەکانە لەگەڵ هەورامیەکان لەگەڵ سۆرانیەکان لەگەڵ بادینەکە لەخمیانە کارمان کردووەوە ئەگەر بتوانین و ئیمکانیتمان بێ توانامان هەبێ ئێمە بەردەوام بۆ هەر چوار پارچەی کوردستان کە ئەم ئازادیەی لێرە لە هەرێمی کوردستانە هەیە ئەم فرسەتی کە هەیە ئەوانیش بێبەش نەبن لێ زۆر لە مێژە تاسەبارم شاری هەڵمەت و قوربانی ئەی بەهشتەکەی خەیاڵم گەیشتم پێت سلێمانی ئەم شوێنە زۆر خۆشەوەی کە ئێستا باسی دەکەین هاژە خەڵکێکی زۆر وەکو گەشتیان ڕووی تێدەکە پێم وایە پێش 8 ساڵ چوویمە بەڵام ئێستا زۆر حەزم لێ جارێکی دیکە بڕۆمەوە ئەگەر ڕۆژێک لە جیاتی من بەیانی باشی بەسەر چاو زۆر سپاس ئاخر خۆشم زۆر حەزەکەم هەرچەنە ماوەیەک پێش ئێستا چووم بەڵام ینی نەمانتوانین ڕاستە خۆ بچینە شوێنەکە بەڵام ئێستا زۆر گەرمەقەی ناماوەیەکی تر یارمەتی تێ من لە بری تۆ بەرناماکەم تۆ بچۆ گەشتێ بکە هاوکاریت ئەو شوێنە ڕووباری ئاڤاشینە کە دەکەوێتە ناحیەی لادزێ سەر بە قەزای ئامێدی ئەم شوێنە بۆتە شوێنێکی حەوانەوەی هاوڵاتیانی و ناوچەیە ئەو زۆریش خۆشە کە لە دوورۆی بینی ئەگەر یەکەم جارت بەیان لە فۆتۆ بیبینی یان لە ڤیددیۆ بیبینی ئێستەکەی ماڵدیڤ و یۆناان و ئەوەندە ئاوەکەی ڕوون و خۆشە و خەڵکێکی زۆریش بۆ خۆفێنکردنەوە ڕوەکەنە ناوچەکە خەڵکەکە خۆیان فێنێک دەکەنەوە دەیانەوە کاتەکانیان لەوێ بەسەر ببن و خۆیان لەم گەرمایە دەپارێزن بەڵام هاوڵاتیان داوا دەکەن گرنگی زیاتر بەم ناوچەیە بدرێت ji bajarên dewrûberên Duhokê hatine û qesta rûybarê Avaşîn li nahiya Şêledizê kirine. Salar di gel hevalên xwe ji germa havînê revîne û hatine nava vî rûybarî da xwehûn bikin û piçekî germa havînê ji bîr bikin. Alem gela qesto îrad ket em xwe heftiyê du co hetîn. Sê co teqrîben xutba gela qelebalixê em xutba bo roptirtîn em qesto îrad kirin. Roja cem'ay bêhesib yanî wekî bînin gelek xebse û cihekî gelekî xweş e eger yanî roja carekî em nehên bênoma nayêtir. û xelek gelek ji dîr têt xud mîsilê tên, hewlêrê tên bû qesto îrad kirin. Rojane xelk û geştyar li ser vî rûybarî kom dibin û taybet li rojên înê û bêhn vedanan û qerbaleğiyeka zor li ser peyda dibe. This is my fourth time visit Kurdistan. I really like it here. Ev cara çareya seredana vî cihê dikim. Keyfa min gelek ji Kurdistanê re tê. Ji ber siruşta wê ya ciwan û seqaya wê ya xweş. Li Holanda em nikarin geştin bi vî rengî bikin ji ber ku gelekî sar û cihên wisa menînin. Keyfa min ji xelkê deverê re tê gelek baş û dilvekirîne. Ser vî rûybarî gelek curên yarî û werzişên taybet bi avê têne dîtin. Ji melevanî û niqumkirin nava avê da heta bi swarbûna belem û textên avê. داخوازش حکمت کن لایانت پیوندیدار پتر چاپ دریا به منطقه بکن روزانه اجماع کاماسون گشتیار سردان آورد کردن اگر روزانه چالاکی بین دانان تایبتی بریکانه بو گنجا بین دانان دیاری بین بالاف کنن سر گنجا دا دی پتر سرنجا گشتیار را کشتو پتر دی قستا به دوره کن و همش دی بیت سرچوای که دهاتی بو خلک به دوره سرارای سردانا گشتیارین بیانی و نافخویا عراق و کردستان بو وی ریباری لپتریا کسین الویجهی آماده دبن گنجین دورینه و دخوازیا وان اوا حکومت آوراکی الویجهی بده و پروژین برکتی بهنه چیکرن. ریبار آواشین با خلک ناحیه شلدیز و دوروبران جهه که گرینگا با درباس کردن روزن هاوینه و قرطال کردن شپلین گرماتیه. گو خلک بردوام سردان ویجهی کن و دم خالد بورینن و دخواز وان بتنه اوا لایان پیوندیدار پتر گرینگی ویجهی بدن داکو دهاتا که باش بوان و بو حکومت جی بهت هفرست رجب کردستان 24 ناحیه شلدزه بابەتێکی دیکەمان هەیە بابەتی وەرزشیە جا لەمەیە هەکار بخۆی پسپۆڕیتیا هەیە ئەبێت ئەمڕۆ بەس هەکار قسە بکات لەم بابەتەیە چونکە پێوەستە بە تۆپی پێ و ڕاهێنان و هەموم بابەتانە چەنە منیش زۆرم حەزلێتی بەڵام هەکار باشتر بێت کۆ پرسیار دەکەین دروستە باشە میوانی ئەمڕۆمان دکتۆر ئامانج مەحموودە ڕاهێنەری تۆپی پێ و مامۆستای کۆلێژی پەروەردەی وەرزشە دکتۆر ئامان زۆر بەخێر بە بیانیت باش زۆر سپاس بەیانتان باش زۆر بەڕێزم مەمنون سپاس باش
هاژە لەوە دەست پێ بکەین دوێنێ گرنجێکی زۆر بە یاری کۆتایی جامی عراقدرا لە نێوان هەولێر و قووەت جەویە و میدیاکان بە گشتی گرنگی زۆریان پێدا بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو کوردستان 24یان پشکی شێرمان بەرکەوت لەو ڕووماڵکردنەی کە هەبوو بەڵام ئەوەی نیگەرانی کردین تۆزە ئەنجامەکە بوو کە یانێ هەولێر شکستی هێنا بەرلۆی بچمە ناو بابەتەکەمان کە بابەتەکەمان بابەتی ئەکادیمیا و تۆپی پێ منداڵانە بەڵام هەر بابەتی هەولێر چونکە گەرما و گەرمە پێم خۆشە بزانم هۆکاری شکستەکە هەولێر بەڕای تو وەکو یاریزانێکی پێشوو یانێ هەولێر وەکو مامۆستایەکی زانکۆ چییە؟ بەنای خوای گەورە زۆر سوپاسان دەکەم با لە ئەوەی کە کوردستان 24ەوە دەست پێ بکەم کە خۆم یەک لەوانە بووم بەوەی ڕانەگەیشتم کە بگەمەوە ماڵێ لە ئەکادیمیای بووم لە ناو سیارەکەم بە موبایل تەماشای یاریەکەم دەکرد بەڕاستی هەم لە وێبسایتەکەی بەڕێستان پیجەکەی بەڕێستان بەنسبەت نادی ئەربیل یانی هەولێر ئەمە بەڕاستی ساڵانێکی زۆر تامەزرێ و بینیانی هەولێر ببینین لەو ئاستە و بگاتە ئەوەی کە چێبرچێ بکە لەسەر نازناوەک کەویش نازناوی جامی عراق بوو کە هەڵێکی باش بوو کە بیتوانی با یاریەکەی ببردبا بەڵام لە ناو یاریگای گەل لە ناو بەغدا و تیپێکی جەماوەری وەکو جەویە بەڕاستی ئەمن دەستخۆشیانێ دەکەم لە یاریزانەکان لە دەستەی کارجەری لە هەمووانەی کە سەرپەرشتی کارەکەیان کرد بەڵام لە سەردەمیمە لەگەڵ جەویە ڕاست ئەمە لە هەولێر لە جەویەمان بردەوە کە سەردەمی قیمەی جەویە بوو هاوار و یاریزانان هەموو گەمیان لێ دەکرد بەڵام لە ناو یاریگای گەل ئەمە چاربەیەک لەگەڵەوان دۆڕین ینی جەویە یانەیەکی بەهێز عێراقیە و چەندیز نازناوی هەیە بەڵام دەمانتوانی ئەو فرسەتەمان قۆسباوێنە لە سۆشال میدیاوە زۆر بڵاو بۆ گوتیان خەتایەوە بەبەر لە یاریەکە یاریزانەکان فاسۆڵی و برنجی زۆریان خواردیان بەڵێ ڕاستی ئەمە شتانە ڕۆتینە شتانە تەسی لەسەر جە و کەشوهوای یاریەکە ناکات چکەوە پرۆسەکی دوور و درێژە بەس لەسەر ئەو ڕۆژەی ڕانەوەستایە بەڕاستی باش یاریزانەکان خۆیان باش ئامادە کرد بوو هەڵبەت پەیوەندی بووە نیە پێشتر لە ڕووی خواردن و ئەو تەمرینانەی کەن خۆ گەرمکردنەمانە هەمووی کرابوو بە دڵنیایەوە بەورەکی بەرز کۆمەڵێک پاڵپشتی و پشتگیری یەکجار زۆر یعنی لەوەی کە ئەگەر سەردەمیمە بە احتیمال یاریزان سێ بەرابەری ئەوەی تاقەی خۆی هەبوو سەرفی بکردبە بەڵام ئەوەی کە دوونێ پێشببینی یعنی ئەوم دەکرد کە زۆر باشتر یاریمان بکرد بە یاریزان زۆر باشتر یاری کرد بە بەڵام تۆپی پێشە بەڵامبختێکی باشتر دکتۆری ئەوە نییە بەڕاستی منەڵم ئافرین کە توانیوانە یاریش بکەن چونکە گەرمای ئێرە جاوەرە بەغداد ئەوە زۆر زۆر هەکارمان دە بۆ پوفکەمە یاری ڕاستە ئەوە معاناتێکی زۆر گەورەیە تۆ کاتێکە بینی یاریزان لە وڵاتێکی ترەوە برێ تەواوی ئەو کەشەی بۆ ڕێکەخەن قەتەر چونکە گەرم بوو بزانە چیان کرد ئەم ساڵ بۆ یاریزانان بە تایبەت لە ناوچە ساردەکانەوە هاتبوون باشە دکتۆر ئامانج ئێمە ئەنجایەنە سەر بابەتە گرنگەکە تەوەرەکەی کە ئەمڕۆ دیاریمان کردۆیش دروستکردنی یاریزانە لە منداڵیەوە یاخود ئەو ڕاهێنانانەی کە بە منداڵەکرێ بۆ تۆپی پێ چونکە منداڵان ئێستا زۆر زۆر خولیای تۆپی پێیان هەیە یعنی بە جۆرێک بۆتە خولیەی ڕۆژانە خەو خۆراکیان بۆتەوە هەندێکیان جا چۆن بتوانرێ منداڵ لە چ قۆناغێکەوە دەست پێ بکات و ڕابهێنرێت تا بناغێکی باشی بۆ یاریزانێکی گەورە بنیاد بنرێت زۆر باشە سوپاس پرسیارەکەت بەڕاستی شتێکی بابەتەکی گرینگە بابەتەکی زۆر زۆر گرنگە چکە سەرەتا لە هەموو ئەوروپا کە بەرەو پێشچوون چوو لە ئەکادیمیا و لە قوتابخانە وەرزشیەکان ڕادستی پێکرد بە تایبەتی تۆپی پێش مەفروض وایە لە پاش 5 ساڵ و 6 ساڵی دەست بکرێبەوەی کە منداڵەکە دەست بەڕاهێنان بکات چکە لەو تەمەنە بچووکتر ئێسک و گەشەکردنی جەستەی لاوااسترا یعنی تووشی بەرکەوتنیەک بیتن احتیمالی هەیە تووشی شکان بی احتیمالی تووشی پێکانی سەخت بیتن لەبەرەوە لە پاش تەمەنی 5 ساڵی پێشنیار دەکرێت لە هەموو دنیاکە ینی منداڵەکان بنێنە ئەکادیمیا بەڵام لە ئەکادیمیا چی فێرە و منداڵانە بکرێت ئەوە گرنگەکە لێرەیە ئایا هەموو تەمەنەکان هاوشێوە یەکتری مەشقەکانیان لە بۆ دادەندرێتن نەخێت جیاوازەیە لە تەمەنی 6 تا 10 ساڵی دەبێت زیاتر لەگەڵ تۆپ یاری بکە ئەو یاریزانە کارامە سەرچەکانی بە تەواتی فێر بکرێ بۆ نمونم شێوازی پازدان زۆرەکانی پازدانی فێر بکرێ دەحرەجەکردن دریبلینگ ئەو شانە بەڕاستی گرنگە ئێوە بە نمونە
50 منداڵ لە لای ئێوە لە ئەکادمیاکەی بەڕێستان خەریکن ڕاهێنان دەکەن ئەو خاصیتانە چین کە لە منداڵیەوە لە کەسێک دەیبینن پێتان وایە ئەمە بەهرەیەکی تێدایە دەکرێت لە داهاتوو ببێتە یاریزانێکی باش و سەرکەوتو خاصیتەکان چین یانی خێراییەکەیتی جۆری پاسەکەیتی بەڵێ کۆمەڵێک شتا بەڵام ئەمە دەبێت جیا بکەینەوە هەندێک جار منداڵ لە ڕووی جەستەی لە ڕووی بەدەنی دەبێت ئەو خاصیتانی کە بەڕێستان باس کرد وەکو خێرایی و هێز و پش و درێژی ئەوانەی کە پێ دەڵێن پێکاتەکانی لێهاتووی جەستەی ئەناسر لیاقە بەدەنی ئەجۆ پێکاتانەی دەبێت لە باشتر بی لەوانەی کە کەسانێکن کە بۆ خۆیان دێن بۆ خۆشی خۆیان دێن لە ڕووی کارامە سەرچیەکان وەکو پازدان دریبلینگ شوت ئەوانە هەمووی کارامە سەرچیەکانی تۆپی پێێنە دەبی لەوانش ئاستیان باش بیتن لەگەڵ ئەوەش لایەنی دەرونی لە تەمەنی منداڵمان هەیە کە چاوی بە چار دەورەکەی دەکەوێت احتیمالی هەیە ترسێک بیگری احتیمالی هەیە نەتوانێت یاری بکە نەتوانێت پاس بدا یان ینی ئەوە دەکات لە ڕووی دەرونی منداڵەکە هێشتا هەمووی لەک کات پێڕناگە هەمووی پێکەوە بەیەک ناگە ئەگەر ئەوانەی هەمووی باشبی ئەو منداڵە بەهرەی تێدایە لەگەڵەوەی بەهرەی تێدایە چۆن پەرەی پێدەدەین چۆن چاکردنەوەی مەسەرەن وەکو نمونە باز بکەین پاسدانێک بەناوەوەی پێ چۆن ئەو منداڵە فێر دەکەین پاسێک بەناوەوەی پێ بدا چکەم ئێستا ڕێزم بۆ یاریزانەکانی لە ئاستی بەرزن چونکە لە منداڵیەوە فێرە سیستەمەک نەکراینە بە شێوەی ئەکادمی ئێستا کە لە یاریزانی گەورەشن زۆر جاران دەبینی پاسی هەڵە دەداتن لە ئەوروپا زۆر بە دەگمەن دەبینی پاسی هەڵە بدرێتە ئیلاگەر پاسەکە مجازەفەی تێدابی و زۆر بەرەو پێشوی ئەگەنا پاسی ئاسان هەڵ تێدا ناکەن بەڵام ئیمە لە پاسی ئاسانی شەڵی تێدا دەکەن لە بەرەوەی لە بە شێوەی تەکنیکی تەواو فێر منداڵەکە نەکرێت ڕاستە باشە دکتۆر تا چەند گرنگە ڕاهێنەرەکان بە شێوەیەکی ئەکادمی و خوێندن یاخود پراکتیکیان کرد بێت هەم یاریزان بێ هەم بە ئەکادمی خوێندبێتی تا بتوانێت نەک تەنها بۆ پڕکردنەوەی پشووی هاوینە بێ منداڵەکان بەرنە شوێنێکی ڕاهێنان و یاخود یانەیەک ئەس دەکەم لێرە بچمە دەرێت تووشی کێشەکەم دەکەن چونکە دەبی بە سەراحەت قسەی بکەین سەراحەتیش ئەوەیە مەفروض وایە سانسۆرەکە بی لە بۆ هەموو ئەکادمیەکان ئەگەر کەسانێک یاریزان نەببن بە شێوەی ئەکادمی خوێندنیان تەواو نەکردبی چکە تۆ ئەگەر با یاریزانێکی لۆ هاتووبی با یاریزانێکی بەتوانابی بەڵام فێرکردنی منداڵ پێویستی بە زانستەیە هەر ئەوە نییە تۆ یاریزانێکی باش بووی تۆ بێ یاریزانێکی زۆر باشی بەڵام فێرە منداڵێکی بکە دریبلین کووە دەحرەزە بەناو پێی دەحرەزە چۆن دەکرێت ئەمن با هەر بە تەجروبە هەم بیتن بەڵام ئەگەر بە ئەکادمیەکەی نەزانم چۆن منداڵێکی فێر دەکەم نازانی چونکە زۆر جاران دەبینەوە کادمیانێک کە بە خۆمان هەیتمان بەشی زۆری کەسەکان شیاونینە خەڵکەکەش بەڕاستی بەس دێ منداڵەکەی لە کۆڵ ببتەوە منداڵەکەی بنێرتە شوێنێک و تەواو کێشەی نییە فێربی فێر نەبی هەیە منداڵەکەی بەهرەشی تێدایە دەینێتە جێیەکی خراپ دەڵێ قەیدی ناکە لە من نێزیکە بەس تەواوبی ئەو سێمانگە و خلاص مەفروض وایە ئەکادیمیا و قوتابخانە وەرزشیەکان ساڵ 12 مانکە بیتن مەفروض وایە هەموو سەکتەرەکان وەکو مەسەلەن لە ڕووی پراکتیکی لە ڕووی نەزەڕی وهروەها فێرە کارامەکان و فێرە ئەو شتانێک کە یاساکانی تۆپی پێ و گیانی وەرزشی ئەو شتانەی دەبێ هەموو فێر بکرێت لەگەڵ پەروەردەی تەندروست یعنی ئێستا ئەمە دەبینین لە ئەکادمیای مەسەلەن دەبێ منداڵەکەی والی ڕابینین کە دوور بکەیتەوە لەو خواردانەی کە زیان بەخشە دوور بکەوتەوە لەو شتانێک کە ینی خەو خۆراکی باش بکە خەوی ڕێک بخە ئەمە ئەوانە لە پرینسیپە سەرچیەکانی مەیە ینی ئەگە وەکو ئەکادمی ئەو شتانە نەکەین تەنها فێرکردنی کارامەکان و بەرزکردنەوەی توانای جستەی پێوەرنێ لە بۆ یاریزانە بۆ یاریزان دکتۆر ئەمان ئاستی منداڵانی کوردستان چۆن دەبینی وەکو بەهرە پێ دوایە بەگشتی بەهرەکەیان تێدایە ئەگەر بەراورد بکەین لە نێوان یاریزانانی کورد لە منداڵی و لەگەڵ یاریزانانی وڵاتانی دیکە لەگەڵ یاریزانانی عەرب ئێمە لەوان کەمترینیان ئێمە لەوان باشترینیان هاوسەنجین چۆنە سپاس زۆر سپاس بۆ پرسیارە بەڕاستی ینی هیچ لەوانی ئەوروپا کەمتر نیە نەکی وڵاتانی دراوسێمان ئەو بارەی لە منداڵی کووردا هەیە ینی ئەوەی کە ئەمن چەند ساڵە لەناو ئەکادمیات کارم کردووە هەنی زیاتر لە 5-6 شوێن کارم تێدا کردووە چ لە سەردەمی ئیتالیەکان چ لەگەڵ IOM کە چ لەگەڵ زۆر شوێنی تکە کارم کردووە هیچ شوێنێک
یعنی لە ئەوەی کە لە کوردستان هەیە ئەگەر بزانی بارەمەندەکان دەربینی ئینتیقا واتە دەرهێنانی ئەو کەسانەی کە بارەماندن چێ دەتوانێت ئەوانە دەربینی طبعاً کەسەکە دەبی پرۆفیشنال بی کەسەکە شارەزاییەکی لەوەی هەبیتن ئەوەی کە دەگوزارێ ئەوە نییە کە لە مەزندەی مێ خۆش بوو ئەوانەی کە بارەمەندن بە تەنها مەشقیان بکرد بە سوکە ناکرێ بارەمەند بێ ئەتۆ تەمارینێکیدا بنەی ئاسان بیتن لە بۆ مەز کۆمەڵە بارەمەندێک یان جیاوازی هەبی لە بینی یاریزانەکان هەیە بەهرەی نییە ئەگە تەمرینەکە بە قووەت بی تەمرینەکە بەهێز بی مەشقەکە بەرز بیتن ئەوەی کە بارەی نییە دێ لەگەڵەوانە تێکەڵ بووە لەوانەیە جارشکە نێزیی وەرزشە نەکەوێتەوە چکە دەبینی دەرێەوە بۆ من ناکرێت من غەڵەت دەکەم احراز دەبی دەستشێتەوە منداڵەکە ئەوزە لەبەرەوەیە مەفروض وایە ئەوانەی بەهرەمەندن بە تەنیا تەمرین بکەن ئەوانەی کە هاتوونە سەبر ینی ئاستەکان زیاد بکرێتەوە بەنسبەت پرسیارەکەی بڕوا بکە کاکە کار یعنی نەکەمترنی ئەو بەهرەی کە لە کورت هەیە لە زۆر شوێنی دنیا نیە ئەی باشە دکتۆر بۆچی تا ئێستا منداڵێکمان تیاڵ نەکەوتووە یاخود یاریزانی پیشەگەر لەناو کوردستان دروستە بێ یان منداڵەکەی ئێمە بۆ بێت تەنها چاوی لە میسی و ڕۆناڵدۆ و یاریزانە عالەمەکان بێ ئەکرێت منداڵێکی کورد بگاتە ئەوان و چانسەکەی چییە کە پێی بگات بڵێ بە دڵنیاییەوە دەکرێت ئەوەی کە تەمەشای مێسی و ڕۆناڵدۆش دەکا کۆپیکردنە شتێکی زیانمەند نییە بەڵام زیانی نییە بەڵام مەفروض وایە ئەمەش بتوانین کەسایەتی وەها دروست بکەین یعنی ئێستا ئەمە وەکو ئەکادیمیەکانی کوردستان هەوڵ بدەین یاریزان پێڕا بگەینین لە بۆ ئاستی بەرز سەمە یاریزانمان هەبووە لە ئەکادیمیەکەی کە ئەمە هەمانە گەشتە مستەوای ناشئین عێراق لە ماوەی 2 ساڵ یاریزانمان هەبووە بە عەقدی 10 ملیۆن و 20 ملیۆن لە بۆی هاتێ لە ماوەی 3 ساڵ 2 ساڵی لە ئەکادیمیمە دەرچووە یعنی مەفروض وایە ئەکادیمیەکان پیشەگەرانەتر زیاتر ڕفتار بکەن لە بۆی بگەنەوە ئاستێک کە بەڕێستان داوا دەکەن و کەسانیشمان هەیە لێرە بووینە بناغیان وەرگرتیە لێرە هەستیان کردیە کە شتەچیان تێدایە کە چوینە دەرەوەی وڵات ئێستا لە ئاستی بەرز زیاری دەکەن خەڵکانێکی زۆرمان هەیە لە ئەوروپا لە کوردستان بناغیان وەرگرتووە بناغەی کارامەکان و ئەوەی لە ڕووی فیتنەس و لەوانە هەیە وەریان گرتووە ئێستا لە ئەوروپا ئاستیان باشە و بەرەو پێشی چوینە بگومان وەکو تاوکە لە قسەکانی دکتۆر ئامان زۆرێک لە یاریزانانی کورد کە لە منداڵیەوە لە ئەوروپا گەورە بوونێت چونکە ئەکادیمیەکەیان دروست بووە ئێستا لەیانە باشەکان یانە پلێکەی و نایبەکان لە ئەوروپا لە هۆڵندا لە ئیتاڵیا لە هەموو ئەوانە لە هەتا لە پرێمەرلیگە ژیاری دەکەن دکتۆر ئامان زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاسان دەکەم بابەتەکی مهم بوو زۆر سپاس بۆ هیواین انشاءالله ڕۆژێک کوردستان ببێت یەکێک لە وڵاتانی کە بەشدارە بێت لە جامە جیهانیەکان یاریزانانی کوردیش ببینین لە خۆشەبیێزەکان بە یارمەتی کەسانی پسپۆڕ و شارەزای وەکو دکتۆر ئامان هاوشێوەکانی سەرکەوتوو بن زۆر بەڕێز ناکرێت باسی ئەم گەرما زۆرە بکەین و بڵین بەفر و تەرزەباریوە بەڵام لێک دوورە بڕغی و سەمون ئەبێت نابێت بەڵامی تر ڕووی داوەمە شتێکچوونی کەش و هەوایە هەڵبەت کە لە مانگیا بە پاشماوەی بەفر و تەرزە لە کۆڵانەکانی شاری ڕایکلینگی ئەڵمانیا کۆکرێتەوە ئاژانسەکانی هەواڵ ڤیددیوەیەکی پاکردنەوەی کۆڵانەکانی شاری ڕایتلینگی ئەڵمانیایان بڵاو کردوتەوە کە لەم وەرزی گەرما و هاوینە سەختەیە لە بەفر و تەرزە پاک دەکرێتەوە وەک لە تۆمارە ڤیددیوەیەکەدا دەردەکەوێت چەندان شۆفڵ و بارهەڵگر سەرقاڵی دابردنی پاشماوەی بەفر و تەرزەی ئەم شاری باشووری ئەڵمانیان تەرزەبارینی شاری ڕایتلینگی ئەڵمانیا بە جۆرێکە لە هەندێک شوێن نزیکەی 30 سانتیمەتر تەرزەباریوە بەڵام نەبووەتە هۆکاری زەرەر و زیان بۆ دانیشتوانی شارە سەرمایەکی ئاواش ڕوو بکات ێرە باشە بۆش تۆزەک پێێنە بینواری باشە سپاس بۆەوە کە تاوەکو ئێستا بینەری بەیانی 24ن
لەگەڵ هاوکارم هاژا بەو هیوام توانی بێتمان تەوەرەکان پەیامەکان وەکو خۆی بە ئێوە بگەینین هەمیشە لە خۆشییا بمێنن.